بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکتر لە پایتەختی کوردستانەوە بەدارتان شاد دەبمەوە هەر لە چوارچێوەی ڕەخساندنی دەرفەت بۆ لیست و هاوپەیمانی و بۆ لایەنە سیاسیەکانی بەشداربووی هەڵبژاردننی عێراق بە پێویستی ئەزانم کە دەرفەت بڕەخسێنین بۆ خوشکوبرانی مەسیحیش چونکە ئەوانیش لە پرۆسی سیاسیدا بەشدارن و ئەوانیش بە چەند حیزبێک بەشداری کێبڕکەی هەڵبژاردنەکانی عێراقەکەن و منافەسەیانە لەسەر بەدەستێنانی کورسی کۆتاکان. ئەم شەویش میوانێکی ترم هەیە لەو بەڕێزانە جەنابی کاک ئۆشانە حوزەیران نیسان کە بربژێری لیستی یەکێتی بێت نەهرێنی نیشتیمانیە با بفەرمێ بۆ ئێرە. فەرموو مامۆستا. جناب سپاس دەکەم باشی هەموو شتێ باشە معنەویات وشت بەرزە زۆر باشە پێش هەموو شتێ چیت هەیە بۆ ئەم برانەی کە ئامادەن ئەم خوشکوبرانە هاوکات چیت هەیە بۆ بەنگدەرانی مەسیحی لە عێراق؟ حەزەکەم پێیان بڵێن شوێنێکن تێچوون لۆخین بە زمانی خۆمان پێیان دەڵێن بخەوێ سەر چاو هەرەوەندە جارێ ئەزێدادەنیشم قسەم لەگەڵ خۆش بەخێر بێ سەر چاوەکانم. زۆر سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز دووبارە بەخێر بێ مامەسا. بینەرانی بەڕێز با زیاتر ئاشنایی بەڕێز ئەوشانە حوزەیران نیسان ببین وەکو بەربژێری لیستی یەکێتی بێت نەهرێنی نیشتیمانی و سیڤیەکەی ببینین. فەرموون. ئۆشانۆ نیسان حوزەیران کاندیدی لیستی بێت نەهرێن لە ساڵی 1953 لە گوندی هەودیانی سەر بە شارۆچکەی ڕەواندز لەدایک بووە. خوێندنی سەرەتایی لە گوندی هەودیان و ناوەندی و دواناوەندی لە ڕەواندز تەواو کردووە. خاوەنی بڕوانامەی بەکالەریۆسە لە زمانی کوردی و ماز مێدیا. دوای تەواوکردنی بەشی کوردی و لە زانکۆی بەغدا 2 ساڵ خزمەتی سەربازی دەکات و دوای ئەو دەگەڕێتەوە ڕەواندز وەک مامۆستا دادەمەزرێت. پاشان بۆ ماوەی 4 ساڵی دیکە سەربازی دەکات و دوای ئەوەش دەچێتە ئێران و لەوێ پەیوەندی بە پارتی دیموکراتی کوردستانەوە دەکات. لەو ماوەیەدا لە ئێران بۆ ماوەی چەند مانگێک بە تۆمەتی ئەندامەتی لە حیزبی شوعی دەستگیر دەکرێت. دوای ئەوە دەچێتە سووریا و بۆ ماوەی 2 ساڵ جێگری سەرنووسەی ڕۆژنامەی بەرەی کوردستانی دەبێت. پاشان دەچێتە وڵاتی سوید و بۆ ماوەی 22 ساڵ لەو وڵاتە دەمێنێتەوە. لەوێ بۆ ماوەی 4 ساڵ سەرنووسەری ڕۆژنامەی یەکگرتن دەبێت و ساڵی 2013 دەگەڕێتەوە هەرێمی کوردستان و وەکو ڕاوێژکار لە پەرلەمانی کوردستان دەست بەکار دەبێت. ئۆشانۆ پێی وایە حکوومەتی عێراق هیچ کارێکی بۆ پێکاتەکانی عێراق نەکردووە. شتێکی ئاوایی بۆ پێکاتەکان نەک بۆ ئاسووری کوردانی سیانی بۆ هەموو پێکاتەکان شتێکی ئاوایی نەکردووە. بەڵام هەموو وەختێک لەوەدا ئیشی کردوکەوە پێکەتەکان دژی یەکتری بکەن بە شێوەیەکی واکەوە داکۆچی لە بەرژەوەندی حکوومەتی عێراق لە کوردستانەوە بکە. ئەوەش بە قەناعەتم شتێکی زۆر خەتەرە. ئەو بەربژێرەی لیسی بەیت نەهرێن دەڵێت دەبێت کار لە ناو پێکهاتەکەی خۆیاندا بکەن و گۆڕانکاری ڕیشەیش ئەنجام بدەن. یەک لە ناو خودی نەتەوەکەی خۆمان ئەبێ گۆڕانکاری بکرێ. گۆڕانکاری چۆن؟ وەک دەڵێم ئەو پارتانە کەوا لەگەڵ ماف و بۆچوون و بەرژەوەندی ملەتی ئێمە نەبێ بەڕاستی ئێمە دەبێ ئەوانە ئەو مەلەفی وانە لای بین. ئەبێ گۆڕانکاری شتێک ئینسانی چ مرۆڤێکی سیاسەیەکی دیکە سەرکردەیەکی دیکە بۆ شێوەیە بۆ خۆمان دروست بکەن کەوا دان بە مافی ئێمە بکە. ئۆشانۆ دەڵێت کاری ئەو نییە بچێتە پەرلەمانی بەغدا بۆ ئەوەی خزمەتی خەڵک بکات و کاری دیکەی هەیە کە ئەو دەبێت لە پەرلەمانی بەغدا ئەنجامیان بدات. ئێمە مافی من ینی کاری من لە پەرلەمانی بەغا خزمەتکردنی خەڵک نییە. مافی من لە بەغا ئەوە بێکەوە یاساک ئەبێ دەربکرێ بۆ ئەوەی جیاوازی نەکرد لە بینی دانیشتوانی سهل نینەوە یان هەولێر یان بەغا یان بەسە هاوڵاتی عێراقن. ئەبێ مافی ئەوەیان هەبێ بە تەواوی. بڕیارە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە 12 مانگی داهاتوو بەڕێوە بچێت و کریستیانەکانیش چەندین بەربژێریان بۆ ئەم هەڵبژاردنە دیاری کردووە. بەڵێ بەڕێزان سڵاوتان لەبێ ئێستا با بچینە لای گفتوگۆی بەنگدەران کە مناقەشەی چەند
لایەنێکی بەشداربووی مەسیحیە بزانینەوان چیاڵەن دواتر لەگەڵ مامۆستاوشانە دەستەکەم بە ئاڕاستەکردنی پرسیارەکانی خەڵک فەرمونون. بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێ دیارە بە پێویستی ئەزانم کە دەرفەت و هەلومەرجێکیش بۆ برایانی مەسیحی بڕەخسێنم لەبەری بۆ خۆتان نەزان مەسیحیەکان بەشێکی دانەبراون لە ڕۆژگارە بەرایەکانی مێژووە تا دەگا بە ئەمڕۆ لەگەڵ کورد دۆستایەتێکی زۆر بەتینیان هەیە و هەرێمی کوردستانیش بەردەوام لە لانکەی خوشکوبرا ئاوارەکانی ئەمان بووە کاتێکە داعش و تونڕەوەکانی عێراقیان ویست غەدریان لێ بکەن. ئێستا بەرەوەی بچمە ناو ئۆتۆمبیلەکەمێ پێتان بڵێم لە عێراقدا حەو حیزبی مەسیحی کێبڕکیانە بۆ 5 کورسی کۆتا. دیارە لە کوردستانیشا بە هەمان شێوە منافەسەکە سەرتاسەریە واتە لەسەر ئاستی عێراقا. ئێستا بزانین بەنگدەری ئەو حیزبانە لە ناو ئۆتۆمبیلەکە دەرفەتیان بۆ ڕەخسێنم دیارە مێ پێشتان بڵێم لە عەنکاوە یعنی گەڕەکە خۆش و زۆر دڵخواز و دڵگیرەکەی منە. ئەوانیش بەڕێزان کاک ئەسانیس باسا لە حیزبی دیموقراتی بەیت النەهرێن، خات و ڤیان جەلال لە حیزبی ئەنجومەنی نەتەوەیی کلدان، هەروەها کاک جەمیل ئیبراهیم ئەنجومەنی میلی کلدان، سریان و ئاشووری. بەخێر بن سەر چاوەکانم. سپاس. با بچین گفتوگۆکەمان بکەین باشە؟ فەرموون. ڤیان خان سەڵفەکە و گرت؟ سەرکەوان گرتەوە. منیش دەرچوو؟ دەرچووی زۆر باشە. ڤیان خان بۆ خۆت ئەزانی کە ئێستا کێبڕکێکی زۆر هەیە، پێت وایە تۆ دەنگدەری حیزبی ئەنجومەنی نەتەوەیی کلدانی، حیزبەکەتان دەنگ زۆر هێنێ ئەم جارە؟ جا ڕەنج پێشەوەی وەڵامت بدەمەوە حەز دەکەم بە زمانی خۆم زمانی کلدانی شیرینی خۆم وەکو پەیامێک شلامة كل شلام وإقارة كل كلدناية نديلو آخن نديلو برايد أثرة حسكودن هيوي تنقلوخن تا قائمة ائتلاف الكلدان مو تشوط لاثي ديلا ممثل حقيقي تالوخن قاوت برلمانة العراق هايتون بسيمة كواتا والله برسيارة كم تيا والله برسيارة كد أويا إما وكو نتوي أنجمني نتوي كلدان تقريبا يعني أوايا كم جارة وكو هاو بيماني كلدان كلا دو حزب بيك هاتوا حزبي ديمقراطي كلدان كبسروكايتي أبلحت أفراما وأنجمني نتوي كلدان أمانة استا أو مرحلة انتخاب يعني بابلان هل بجاردنا كان أنجمني عراقي كرسي بن أكيد أما إيش دكاين أوي كرسي بينين باش آخر بس للسيخولي بيشوا كرسي تان هنا آخر أما أزاني شونا شي تان كردوا بو أوي كأم جارة خلق متماني بيا وهبه بوي كأم جارة ضنك تان بيبن وقت جارة كان يترنبه كرسي كوتان هنا هلبت أحزاب مسيحي زورن جماري مسيحية كان استلنا وعراقش استزور كم بوتوا إما وكو أنجمني لكردستان زور لكردستان زور بلام لقشتي عراق من الله وكو أنجمني نتوي كلدان أما بجدار بوين لا برلمانك يعني الدورة كان تري برلماني عراق بلام بدا خوان دنگ ما نهينا يكم جار وكو بتنيا يعني بجدا بجدار بوين ل 2010 أو كاتا دنگ ما نهينا ل 2014 وكو هاو بيماني لقل تجمعي أحزاب مسيحية كان بجدار بوين أوانا وكو يعني اندامي انتم يعني انجمني نتوي كلدان نبون وينر بلام لا حزب كاني تربو استا امصال همو كلدانيا كان برياريان داواكا بيك ليست بجداري او هالبجاردنا كان بو اوين وينري راسقين مان هبي باشا بو خوت زي لنا حزب كردستانيا كان يشا بربجير يعني كانديداي مسيحيها بدوا لناو حزب كردستان كان ضنگ زوربن يان لناو حزب مسيحي كان
پێم وایە لە ناو حەزبە مەسیحیەکان زیاتر دەنگدەران دەبی. بەڵام لەگەڵ پارتی ئێوە بینتان زۆر خۆشە علاقەی تاریخیتان هەیە لەگەڵ سەرۆکی حکوومەت کە لە پارتیە علاقەتان خۆشە دایمە نازانم لەو کەنی سەوشتانە نێسیروان بەرزانیە بینم یعنی ئەمە تەسیری نابێت لەوەی کە فعلەن زۆر مەسیحیشەیە متمانەی بە پارتی و بە یەکێتی و حزبەکانی ترەیە وەکو ئەنجومەنی نەتەوەی کەلدان ئێمە یعنی پەیوەندیمان باشە لەگەڵ هەموو حیزبەکان لەگەڵ لا یەکێتیش کاندیدتان هەیە لە یەکەتی وەکو ئەنجومەن نەخێر بەڵام وەکو مەسیحی هەیە وەکو ئەنجومەنی نەتەوەی کەلدان میمانە لە هیچ حزبێک تەنها ئەوەی ئێتیلافیکن وەکو مەسیحی هەیە ئێستا بە تایبەتی ئەو مەرحەلەی ئەو هەڵبژار بشاردنە لە ناو حزبی یەکەتی هەیە لە ناو گۆڕانی هەیە لە ناو حزبەکانی تریش وەڵامەکە چییە لای گۆڕانی و پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی زیاتر دەنگێنن یان لە لای حزبە مەسیحیەکان بەپێی دیتنی تۆ لە ناو حزبە مەسیحیەکان زۆر باشە تخوا با بچمە لای کاک ئەسیانیز بم بوورە مامۆستای بەڕێزەوە خۆزانی خانمان لە پێشن و لای ئەوەش ڕێزێکی تایبەتیان هەیە تۆ چییە فەرمووی چاوەڕوانی چیت لە دەنگدەرانی مەسیحی منیش ئەگەر بوارم بۆ بڕەخسێنی باسڵاوێکی کاتی خۆتانە و ئۆتۆمبیلەکە من شۆفێری ئێوەم چی ئەڵێن فەرموو بۆ بینەرانی ڕۆودا بۆ تۆی بەڕێز و قات کولو بنەی ئومتەن شلامە شەخینە و قارەڕابە قەکولو بنەی ئومتەن من مەخەڕا كمرن قاتو قكلو اشتراك او دي قاودية انتخابات حتى هاويبان اخني امتن كلدانيتا سريتا شوريتا هاويبان خمشا كانديدي شايستو ان هاويبو بلخي قادت امتام شدرخ خبغدت او سلاو درباري برسياركات اما وكو حزبي بيد نهرين ديمقراطي حزبي شي سربخوين حزبي شي خاون بیرو باوەڕی خۆین بیرو باوەڕی نەتەوەیی و نیشتمانی خۆین هەوڵ ئەدەین بۆ ئەوەی خزمەتی گەلی کوردستان و گەلی بە تایبەتیش گەلی کەلدانی سریانی ئاشووری بکەین و ببینە هۆیەکی ئەرێنی بۆ هەموو کوردستان و حزبی دیموقراتی بەیتە نەهرێن زیاتر دەنگ دێنێ بەڕای تۆ مامۆستایان حزبی ئەنجومەنی نەتەوەی کلدان بخوای ئەمە لە داهاتوو دیار ئەبی بەپێی دراسی بەپێی دراسی خۆم ئەوەی خۆم من لەم گەڕەی هەڵبژاردنە لەم گەڕە هەربژنە ئیمانێک و هیوا و ئاواتەکی زۆرم هەیە کە حزبی بێت نهرێنی دیموکراتی دەنگەچی ئەوتۆ بێنێ دەنگەچی باش بێنێ بۆ ئەوەی کاندیدەکەمان بگاتە ئەنجومەنی هەفتا کاندید کێ بڕکیانە کاندیدی بەهێزتان زۆرە بەرێ کاندیدی بەهێزمان زۆر ئەم گەڕەی هەڵبژاردن تۆ زۆر جوان کوردی قساکە ئەزانی من نەمەزانی بڵام ئەم گەڕەی هەڵبژاردن زۆر جوانە کاک جەمیل ئیبراهیم وەکو ئەنجومەنی میلی کلدانی سریانی ئاشووری ئێوە چاوەڕوانی چین بڵێ سپاس دەکەین پێشەچی دەمەوێت سڵاوێکی بە زمانی خۆمان ئاڕاستەی گەلەکان بکەین فەرموو رمشوخم بريخة خواتي خطوات عزيزة داخل العراق وخارج العراق انقروا وانرحوقهم اديو بانتخابات طلبوا منوخن يويتو قال قاتت انجمنة عراق برلمان عراق وبالاخص طلبوا منوخن يويتو صوت قالت الموت التاسر تایبەت بە پرسیارەکەت ئەنجومەنی میلی کلدانی سریانی ئاشووری دەنگ زیاتر دێنە لەوانی دی بەڵێ کاگرنج ئەمە تەجروبەی پێشترمان هەیە لە خولەکانی پێشتر ئەنجومەنی میلی کلدانی سریانی دائیمەن بە دوو کورسی هێناوە لە پەرلەمانی کوردستان ئێستاش پێشبینی بەڵام ئەم جارە منافیسی بەهێزتان هەیە بەڵێ بەتەکید ئەبا لە هەموو قەوارەکاندا هەیە حتا لە کوردەکان و لە عەرەبەکانیش بەو شێوەیە بەڵام ئەمە متمانەی خۆمان بە دەنگەری خۆمان هەیە و ڕابردوشمان شایدە لە بۆ ئەو خزمەتەی کە ئەنجومەنی میلی کلدانی سریانی باشە ئەگەر ئینشاڵڵا ئێوە چوونە هەڵبژاردنە و دەنگی کاندیدە دڵخوازەکانتان دەنگی هێنا پاش کورسی کۆتا حەزەکەن مەسەلەن ئیتیلاف لەگەڵ کام قائیمە بکەن زیاتر بەڵێ ئەمە بە تەکید پێشوەختە ئەمە حەزمان لێیە هەر پێنج کۆتای مەسیحی
ئەوانەی دەنگ دێنن تلافەکی دروست بن لەگەڵ کوردستان زیاتر دڵتان بۆ پێشوەختە نا پاشوەختە من مەقسەدم وایە لەگەڵ کۆتای مەسیحیەکان یەک بگرین کە شەرنیە یەک قەوارە بباتەوە هەموو مەسیحیەکان دواتر اینجا لەگەڵ هاوپەیمانەکانی تر باشە ئێستا ئێوە ژیان و مەرگتان و ئیشەڵا مەرگیشتان نابێ کەس مەرگی نابێ هەموو چارەنووسان لەگەڵ کووردا بەڵێ وایوانە بوونمان لێرەیە بوونمان زیاتر لێرەیە لە هەرێمی کوردستان کەواتە ئێوە مەسەلەن ئەتانوێت لە ئایندا لەگەڵ کووردا شەڕی مافەکانتان بکەن بەتەکیید بەتەکیید لەبەرەوەی ئەمە خەڵکی مە زۆرینەی ناو هەرێمی کوردستانە بۆیە ئەمە تلافمان لەگەڵ حزبە کوردیەکان زیاتر پێویستە بۆ ئێمە و بۆ چی واکە لە ناو حزبە کوردیەکانە لەگەڵ پارتی بینتان زۆر خۆش بێت واللهی زۆر شت هەیە کاگرانسل یەک لەوانە مەسەرەن ئەمە کەلتورمان یەکە لەگەڵ برا کوردەکان ئەو کەلتورەوەی لێ کردیە ئەمە زۆر نزیک بین لە یەکتر جگە لەوەش کاتێک کە داعش هات بۆ دەشتینەینەوە خەڵکی ئێمە کە ئاوارە بوو بۆکوێ هات بۆ کوردستان هات نەچووە بۆ لای عەرەبستان کەواتە ئەو دوو خاڵانە گرنگن لەوەی کە ئەمە هاوپەیمانەتی لەگەڵ براکوردەکان بکەین لە ناو براکوردەکانە کام حیزب زیاتر دڵخوازی ئەوە واللهی ئەمە حەزەکەین لەگەڵ هەموو کوردەکان مەسەلەن لە بزوتنەوەی گۆڕان بربژێر هەیە مەسیحی لە یەکێتی هەیە بۆ خۆتەزانی لە ڕابردووە بەردەوام ئێوە هاوپەیمانی پارتی بوون لە زۆر قۆناغا ئێمە حەزەکەین کوردەکان یەکەم جار یەک بن باشە جا ئەمەش لەگەڵ ئەوان یەک بگرینەوە زۆر باشە ئێستا وای لێ هاتووە کوردەکان ئەوەتانێت تەنانەت برا مەسیحیەکانیشمان حەزەکەن ئێوە یەک بگرن بۆی ئەمانیش لەگەڵ ئێوە یەک بگرن باشە ڤیان خان ئێستا بەڕاستی ئەم جارە ئەنجومنی میلی کلدانی سریانی ئاشووری واتە حیزبەکەی کاک جەمیل ئیبراهیمەکانی ئەم وڵاتە دەنگ دوو کورسەکە دێننەوە بە ڕاشکایی تۆ میدیاکاریش بووی زانیتی چۆن ڕنج خۆی انتخابات هەمی مفاجئاتە يعني ڕاستە لە ڕابردوو مەسەلان بەسزانم بەس حیزبی عاقڵیش خۆی ناداتە دەست قەدەر گراسەکەوانە ئەکید وەڵاهی ئەگەر ئەوانە ئەگەر متمانەیان هەیە بە خەڵکی خۆیان ئەوان بە خۆیان دەزانن ئەمەش متمانەمان هەیە بە خەڵکی خۆمان دەرەکانی ئەوان بکەنۆنیا چونکە زۆر مەسیحیشەیە مەسەلەن بڕای بە حیزب لیستە کوردیەکان وەنیە وێ زۆر باشە لە دوا قسەیە چی ئەڵەی ئەشتوانی بە زمانی خۆ چی ئەڵەی بە مەسیحیەکان ئەگەر بە کلدانی قسە بکەی هەمووی تێگا هەمووی تێگەن چیان پێڵی چەند ڕستەیەک چی ئەڵەی وڵاهی ئەگەر بە زمانی خۆم بە جەماعەتی خۆم بڵێم ئەوەیە کە كله كلدناي وكله مشي حاية بيومت تريسر خمشة تأزم شركة قاود أني قبايت تري ألبو 8 سرت مجلس يعني برلمان العراق بخيل على أخني كلن أني قبدم شركة لو قاود أني قباية ما في كرسي وما هاوي ماطي اللي يعني طالع الأمنيات أنو ديك بلخي إلو وبخيل على كلن أخني خائدة أجر كلن أحزاب كل خامنن كل شيء لقاوت خقائمة كلن بلخو خائدة تت خامخ زد قضية زور باشا ما مستا أسيانيس باسا ديار أسيانيس يكيك لها والله حضرتي مسيح بونيا توتشي الله يبا مسيحي با هوا دارانت بس بخيراي أنا كمرن قاتد بني أمتان كلوا أن كايبتو عمره طبي لقاتد قال ولا آزر الصندوق انتخابات تاخر لبشي چونك أي صندوق الانتخابات سنجد محكي لقاتن كهتا يديخ أخني ماتو خو أمتن أكملة إخا ديتري دبدن برشيلو أن هاويبو مني قال يوي قدن بلخلو قاتد أمتا أن يزولوا البروكسل أن يزولوا دفاع ودلو قاتد أمتن أن يزولوا دفاع ودلو قاتد دنا النازحين دي أن يتلوا لخا خزمته ودلو قال قداني هاوي بوخن المستقبل خزمتوخن أو دي وأهدافه أهدافهم التحقيق أو دي زور سباس إن شاء الله كاك زميل إبراهيم يقرص طبليت يلي مالي أخني كمر قاتد عمديا كل دا سريايا شورايا أنا بداخل وأنا بخارج كله آزي قاتت صناديق الاقتراع لأنه بالتأكيد إن أبخ أخني جانا مخوخلة كالسراي قاود أمتن
دبد مخوخ لجانا قاود قال قاود صندوق اقتراع مخو قالا قاود بني أمتن فطلب منه كله أني آزيقات الاقتراع حتى أخني هايبا بعد بلخ قاتو شكل أصوات بالزودة قاود برلمان العراق بالأخص كوتة مسيحيين مزيد خلا قاود برلمان زۆر سپاستانەکەم زۆر سپاس بەخێر بن سەر چاوەکانم بەست خواڤیان خان زۆر بە کورتی مەسەلەن حەزەتی مەسیح قسێکی هەڵە کاتێکە لەم لایەیان نای ئەو لاشی بۆ بگرێتەوە ئەوە ئێوە منافەسەکەشتان هەروە هەیە منەوە گناوم سارە ئەمە هەر تەسامحە زۆر سپاس زۆر سپاس ئاشتی لە هەموو جیهان و لە کوردستان سەرکەوێ کاتێکی خۆش بنەرانی بەڕێز با بچینە لای بەربژێرە مەسیحیەکەمان سپاس وایەوە. وڵا جەماوەڕەکەشیان هەر بە هەمان شێوە هەروایە منن بەخێر بەسەر چاوەکانم مامۆستاوشانە دووبارە بەخێر بێت ئەمێ بزانم یعنی من لە زەربەی میوانەکانم لەسەر دەستور پرسیارەکەم لە چوارچێوەی تایبەتمەندیەکانی خۆیانە بەپێی مادەی 125 دەستوری عراقی ئەبوو چ بکرێ بۆ تورکمان کلدان و ئاشووریەکان ئەبوو چ بکرێ لە ڕووی یاساییەوە تاوەکو ئێستا نەکراوە چونکە ئەم مەسەلەیە لە ناو کارنامە و بەرنامەی حیزبەکەی خۆشتا ئاماژەی پێکراوە وەکو نووسەرێکیش خۆت هەندێک جار لەسەر ئەم پرسە نووسیوتە مادەی 125 باسی ئەوە دەکەکەوە ئەبێ مافی ئیداری و ڕۆشنبیری و سیاسیمان هەبێ لە عێراق بەڵام باسی ئەوەی نەکردەوەکەوە بۆ نمونە حکمی زیاتیمان هەبێ قەت باسی ئەوەی نەکرد بەڵام لە مادەی 35 کوردستان باسی ئەوە کراوە حتا حکمی زیاتیش مافی ئەومان هەیە پێمان بدرێت کەواتە تۆ پێ دوایە مەسەڵەن دەستوری کوردستان مەرنتر و کە یعنی بۆ ئایندا تەوان ئەوەی کە مناقەشە کرا چەند جەلسەیە کراوە تێنەپەڕێنراوە یعنی لەوێ چاوەڕوانیتان زیاترە مەرنترە بەرامبەر بە مافی پێکاتەکانی و بەرامبەر بە مافی خەڵکی کوردستان بەگشتی بەڕاستی من چاوەڕوانترم لێرە زانی بۆ چونکە ئینسانە بێ واقعانە قسە بکە ساڵی 1920 تا 2003 کە ڕژێمی سەدام ڕووخا 5 دەستور ڕەشنووسی دەستور و یەک دەستوری دائیمی هەبوو ساڵی 1920 باسی مافی مادەی 125 دەستوری عراقی بکەین ئەو مافانەی ئێوە لە چوارچێوەیەکی یاساییە ڕێک بخرێنەوە نەبوو بەڵام نەکراوە لە عێراقا ئەخر من ئەوە دەڵێم 82 ساڵ قەت باسی ئێمە نەکراوە وەک نەتەوەیە کە لە عێراق هەبووین ئێمە نە بە ناوی کلدان نە بە ناوی سریان نە بە ناوی حتا تورکمانیش حتا ئەرمەنیش نییە 82 ساڵ دوایی 2005 یەکەم دەستوری عێراق کە دەرچوو لە بەغا 2009 فقرەی 35 دەستوری کوردستان باسی ئەوە دەکا هەموو مافێکمانەیە ئەمە خەفەکردن و کەپتکردنی 100,000 دەنگەوە نیە بالضبط ئەتوانی وا بڵێ کە وایە جا نازانم بەس لەبەرەوە ئەتوانم بڵێم کەوا لێرەوە ئەگەر کاری بکە حتا ئەوە شووتی ئەگام لێ بکە ئەوەی شووتی کارکردن لێرەوە زۆر ئاسانترە ینی هاوپەیمانێتی لەگەڵ ملەتی کورد و سەرکردەکانی کورد زۆر ئاسانترە بۆ ئێمە تەجروبەی مێژوویتان لەگەڵ کورد ئەمەی بۆ دەرخستون بالضبط باشە هەر لەسەر دەستور هەندێک قسەی تر بکەین بەپێی مادەی ژمارەچەندی دەستوری عراق پێویستە شوێنە ئاینەکان لە عراق ڕێزیان لێ بگیرێت وە زەمانەتیەوە بکرێکە هەموو ئاین و ئاینزاکان بە ئازادی بتوانن سروتە دینیەکانی خۆیانی تیا ئەنجام بدەن یعنی تقوسی دینی خۆیان وڵی بەبیرم نایە کامە ژمارەکەی چەنە ئەمە نازانم بەبیرم نایە باشە خۆی وەڵامەکە ئەوەیە لە مادەی دەی دەستوری عراقیدا بەڵام چ لە کوردستان چ لە باشوور و ناوەڕاست لە عراق بە شێوەکی گشتی زەمانەتی ئەمە کراوە قەتعاً ئەخش من لەبەرەوە یەکەم جار بە تۆ من شت لەسەر کاغا زۆر دەنووسرێ بەڵام لە تیۆریە مەسەلەکە لە واقعدا ئەو شتە نیە مەسەلەن ئەوەی سەیدەت نەجاتەکە بەبیرتان بێت بە سەتان بە دەیان کەس کوژران لەوێ لە بەغا بەڵام ئێستا لە هەرێمی کوردستان شتە نەبووە قەت شتی وان نەبووە کوشتن هەیە یەک دوو سێدا چی نەبوو بێ بەڵام بەو شێوە یەک دوو سێ جار لە منتیقەکان ئەو شوێنانێکەوە ئاسووریەکان مەسیحیەکان تیاژیاون تەقەیان تێکردوە بە دەیان کوژراون باشە لە کوردستان نەکراوە سەرڕای ئەوەی کەەوە لە کوردستان مەسەڵەن ئازادی مەراسیمە دینیەکان هەیە و سروتە دینیەکان هەیە وەکو عێراق وایە یان ڕەخنەکانی تۆ زیاتر بۆ باشوور و ناوەڕاستە
نەخێر من لە کوردستان ئەوەی ڕاستی بچووکە ئێستاش لە کوردستانە ژین شتێک ئەبێ باسی بکرەوە 2014 کە داعش هات هیچ مەسیحیەک بگرەوە لە بەغداوە بۆ خوارەوە باوەڕ ناکەم چینە 200 مابوو بن هەموو یانکردنەوە کوردستان ئەوە وا پێشان دەدەکەوە ژیان و ئاسایی بۆ نەتەوەی ئاسووری کلدانی سریانی مەسیحیەکان لە کوردستان زۆر ئاساییە باشە بەڵام لە خولی سێمی پەرلەماندا لەگەڵەوەی کە زۆربەی مەسیحیەکان ئاوا سەیری پەیوەندی و دۆستایەتی و تێکەڵاوی ئەکەن لەگەڵ گەلی کووردا بەڵام لە خولی سێمی پەرلەمانە پەرلەمانتارێکی ئاشووری هەبوو هەرچەنە ماڵێکیشی لە کوردستان بوو بۆ خۆت ئەزانی بەڵام لە بەغا هەڵوێستەکانی لەلایەن هەندێک کوردەوە بە دژایەتی کورد لێکەیرایەوە ئەگەر خەڵکانی وەکویەوە بڕۆنە بەغدا چ دەکەن بۆ بەرگریکردن لە کوردستان کە وەکو ماڵی هەمووان بەڵێ من ئەگەر مەسەلەن پرسیارێک لە من کرد بە چیت هەیە دەموستکەوە دووش من کاری لێ دەکەم یەک بزەبت گۆڕانکاریە بەڵام گۆڕانکاریەکە ئەبێ لە خۆمانەوە دەستی پێ بکەین چونکە زۆر سەرکردە بە ناوی ملەتی کلدانی سریانی ئاشووری کار دەکەم پەیوەندیان لەگەڵ ئێمەدا نییە خۆتان گلەیتان لە ئەدای هەندێکیان هەبوو بەرامبەر بە کورد کاتێکە زۆر لە کۆمەکی لەسەر کورد هەبوو زۆر من بەخۆم مچینە بەدەیان وتارم نووسیوە لە سەرما هەر تۆیە مەسیحیەکان لە ئاستی ملیە لە ئاستی خەڵکە دانە هەر من نەبووم زۆر دەنووسێ بەڕاستی زۆر دەنووسێ چونکە ئەگەر موقعەکەیە ئەنکاوە دۆتکۆم ئەگەر بیکەیتەوە ڕۆژانە شت دەنووسێ ئەوجا طبیعی لەناو هەموو ملەتێک هەن دنیا بە سپینای بینن ڕەش دەیبینن جا ئەوان ئەو پێکەوە ژیانەی کە لە کوردستان هەیە ممچینە بە شێوەیەکی تر لە قەلەم دەدەن بەڵام ئەوەی ڕاستی بێ ئێوە 6 لیست و کاندیدێکی سربەخۆتان هەیە مەسەڵەن لیستی تیا دنیا بە ڕەش ببینە لیستی تیا هێشتا ئەو دۆستایەتی نێوان کورد و مەسیحیەکان نەبینە بەڵام پاش ئەم ناوبڕە وەڵامە بیتەوە سپاست دەکەم باشە نوشی گیانت بێ بەڕێزان لەگەڵ مامۆستا ئوشانا بەردەوامە بم بربژێری لیستی یەکێتی بێت نەهرێنی نیشتیمانی مەسیحی ئەگەڕێمەوە ئەمڕۆ باسی بەرهەمێکی زۆر باشتان بۆ بکەم بیرم چوو کات تکایە ئاوم پێ بدەن ئەمڕۆ هەلێم کرد ئامادەیە دوو حاز لە کاکە ئاکشن ئەمڕۆ باسی دیبابەتێ کات زۆر تاخیر بوو بە شەو چوار کات چواردە واو دێلاڤیێ تامی چەند خۆشە لە کۆمەڵی دژوگەی سروشتی شاخەکانی ئاڵپای سویسرا بەرهەماتوە نۆ جۆر ڤیتامینی هەرە پێویستی تێدایە و زۆر تەندروست و بەسوودە و مرۆڤ لە زۆربەی نەخۆشیەکان دەپارێزێ دێلاڤیێ خۆشحاڵی ژین باشە کاکە نەچیشتمانی خەسەر دووبرام ئەو حەزبانە هیچ بازاڕیان هێشتیە خەڵک ئیشەکاکە خەڵک بێنانە ڕۆب ئەموچەیەگەیە ئەوەشمان پێڕەوا نابینێت ئەوەی عایلەیە وەزعی وێرانە کاکە ئەمانە خۆیان تێریان خوارد ئێستا سەرەی مناڵەکانیانە وەڵی لەم هەڵبژارنە لەوانەیە من دەنگ بەم باوەپەیمان من دەنگەیەم بە هاوپەیمانی منیش ئەم جارە هەموو خەڵک لەگەڵ هاوپەیمانیە تاکیدم بێنە سەر حکم زۆر شت دەگۆڕن باوەڕم ناکردن بێت حیزبێکی تر بە بەزما دەمێستا هاوپەیمانی هەیە دەنگەوانەیە ها کاکە ئەمیش دەنگوانەیە لەوێ بچین دڵبی بە هاوپەیمانی ئەچین دەنگی این باوەپەیمانی بارە جاتان بێدەم گەردەڵانە بەسی تر تەواو بەسە ئیتر تەواو بۆ دادپەروەری و ئاوەدانی دەنگ دەدەین بە هاوپەیمانی باشی باریامون بو سەرکەفتنێ کوردستان پێدیب سەرکردەیەکی پشیانە
بۆ بشێت ئەڵمانجام دەستخوای بینم ئاسپۆرت نیمە بە پلانێکی نوێوە بە توانایەکی گەورەوە بە متمانەیەکی زۆرەوە دەستمان کردەوە بە پرۆژە مەزنەکە پرۆژەی شاری دایک لێهاتوویی پسپۆڕی گرنگیدان بە کوالتی لە پێشینەی کارەکانی گروپی ساوس کوردستانە شاری دایک لە سەرنجڕاکێشترین شوێنی شاری سلێمانی و باشترین کەرەستەکانی بیناسازی تیا بەکاراتوە شاری دایک خەونێکی بەدیێنراو تەنانەت ئەگە لە باشترین و ئاسوودەترین شوێنی دنیاش کار بکەن یادی خێزانەکەتان هەمیشە لە دڵدایە خێزانیانی هەڵبژاردننی جوانی و هێمنی بۆ خۆشەویستەکان و کەسوکارت ئەگەر دەتانەوێت هێمنی و جوانی بۆ خێزانەکەتان بەخەڵات ببەن سەردانی پلازای سەدەف بکەن سەدەف تەنیا فرۆشکانیە بەڵکو وەکو میوانداریەک وایە بۆ هێمنی خێزان و جوانی خانووەکانتان باشترین کوالەتی شوویکی بۆ وێنە لە سەدەف سەدەف لە بەرگەگرتن بێوێنەیە لە جوانیش وەک میرواری بەیانیان لە تایخانە تای جیهان لەسەر کار تای جیهان لە کافتریا بە بێدەنگی لەگەڵ یار بە بێیار تای جیهان لە ماوە دۆستان لە زەماوەندیش تای جیهان بە ڕۆژ و بە شەو تا لە دوای تا لە دوای تا چای جیهان چایەکی تایبەت بۆ هەمووان لەگەڵ LG ڕێگەکەت کە بە چیرۆک باکڕینی مۆبایلێکی LG بەشدار دەبیت لە هەلی بردنەوەی ئۆتۆمبیلێکی مۆدێل 2010 و چەندین خەڵاتی تر ئەسێ تاکە بریکاری مۆبایلی LG لە عێراق بەڵە بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێ دیارە گوێتان لێبوو پێشووتر مامۆستا ئۆشانە حوزەیران نیسان بربژێری لیستی یەکێتی بێتنەهرێنی نیشتیمانی گلەی لە هەندێک لە سیاسەتمەدارە مەسیحیەکان و هاوکات لە هەندێک بربژێرەکانی بەغدا هەیە بە پێی قسەی ئەو ینی ئەدایان لە ئاستی کەڕەم و لوتفی مەسەلەن خەڵکی کوردستانە نەبووە و ئەڵێ هەندێک لەو حیزبانە هەندێکیان دنیا بەڕەش دەبینن وتم ئێستا حەول لیست هەیە زۆریان دنیا بەڕەش دەبینن یا ئەلحەمدولیلا کەمینەکە بەڕاستی کەمینەکەن تەنیا منچینە یەک یان دوو بێ کەوا دەیبینن زۆر باشە ئێوە کام لیست بە منافیسی خۆتان نەزان لە هەڵبژاردنەکانی عێراقا لیستی ئەنبای نەهرێن یا لیستی ئەنجومەنی میلی کلدانی ئاشووری بەڕاشکاوی بەڕاشکاوی ممچینە ئیکلدانی ئەژیناوی تریان بە منافسی ئێمە نایبینم نەهرێن بە منافسی لیستی ئێمە نابینم لیستی ئەوە زۆرترین دەنگ دێنە بە قەناعەتم بۆ ئێمە زۆر واقعین چیتان کردووە مایەی ڕەزامەندی مەسیحیەکان بێت یەک بە تایبەتی بەنسبەت خۆم قسە دەکەم یەک ئەوە تقریبا 20 ساڵ بۆ گۆڕانکاریەک بۆ ئەوەی لە ناو ملەتی خۆمان بیکە چونکە ئێمە دابڕاوی ملەتێکی دابڕاوی لە هەموو عێراق بووینە بەڵام عقلیەتی زۆربەی ئێمە کە لە خوارەوە بوون لەگەڵ ئەوە نەبوون تا بە چاوی خۆیان نەدیت کە کوردستان شوێنێکی وایە بۆ هەمومان ئاشتەوایە پێکەوە ژیانە ئەو ژارە ئەو شتە باشیان دیت جا ئەمە وای کردکەوە ئەو یەک حزبیان دوو حزبێکەوە ئێستا دابڕاون من وا هەموو جارێ وا دەڵێم حتا ببینە لە لیستی خۆشیان باسی عێراق دەکەن هیچ وشەیەکیان تێدا نیە بۆ ئێمە نەبوو کوردستان نەبوو ئێمە باسی عێراق من وەکوتم 82 ساڵ عێراق یەک وشەی ئێمەی تێدا ناوی ئێمەی تیانە بوو بۆ جاری دیکە باشە مەسەن تۆ وتە لیستەکەی ئێوە لیستێکی واقعیە ئاوایە ئێوە لە کارنامەی لیستەکەتانە داوای دروستکردنی پارێزگاکەن لە دەشتی نینەوە بەڵێ ئایا ئەمە لە عێراقا قابیلی جێبەجێکردنە و ئایا ئەمە داوایەکی واقعیە
و ئایا بەجددی کاری بۆکەن بۆ ڕوون دەکەمەوە زۆر جددیانەیە و زۆر واقعانەشە و حکوومەتی عێراق خۆی پەسەندی کردووەکەوە 16 یان 14 مانگی حوزەیران 2014 ئەو بڕیارەی دەرکردووە محافظەیەک ئەبێ لە سەهل نینەوە دروست پێ بۆ مەسیحیەکان کریستیانەکان لەسەنە بەڵام تۆ پێشووتر وتت عێراق مەسەڵەن ئاسانە لەسەر وەرەقەشت بنووسی یعنی حتا بە دەستور دڵت خۆشنی و پێ زۆربەی وەرەقەیە ئێستاش ئەوەتانە لەگەڵ هەرێمی کوردستانە خۆ بە دەستوریش مەسەڵەن مافەکان دیاری کراوە مافی هەموو کوردستان ینی بە ئێوەشەوە بەڵام جێبەجێی نەکردووە پێت وایە گوێ لەم داواکاری مەسیحەکانە گیرێت ئەمن پێم وایە ئەگەر خۆمان یەک بگرینەوە چ کورد بێت چ عەرەبێ گوێ لە داخوازی ئێمە دەکەنەوە بەڵام تا ئێمە ئەوە پەرتەواز بین نەخێر بەڵام هەندە لە حیزبەکانی تر پێیان وایە ئەمە داوە ئەمە یۆتۆبیایە ئەمە ئەزانی بۆ باستا حیزبە مەسیحیەکان هەمویان بە واقعی نازانن ئەم تەڵەبە ئەخرەوە ئەزانی بۆ نازانن چونکە ئەو دوو حزبانەیە کە ئێستا لەگەڵ بەغان نەک لەگەڵ هەرێمی کوردستان ئەو دوانە بەڕاستی سنووری پارتی خۆیان زۆر لە سنووری نەتەوەی خۆمان و کوردستان زیاتریان بەرز کردووە تەنها بۆ بەرژەوەندی پارتەکەی خۆیانیشرە بەڵام ئێمە بۆ ئەوە ناکەین ئەوە یەک دومیشان ئەو لیستی ئێمە بێ باش بزانین چونکە ئەوانەی کە لەگەڵ من دوو لیستی تر کە لەگە ئێمە هەن ئەوانە حزبی شوعی عراقی چێن ئەوانەی هەلپەرستن و بەس دوای بەرژەوەندی شخصی خۆیان کەوتون ئاگایان لە خەم و معاناتی مەسیحیەکان نییە بە تایبەتی لیستی ڕافیدێن بە تایبەتی ئەوان یەک و یەکێکی ئەوەی کلدانیشە ئێستا مەسەڵەن لەگەڵ جەنابیشتەوە باسی دەکرد ئاگام لێ بوو بە زۆری هەر باسی کلدان یعنی ئێمە دابڕابوون لەگەڵەوە ئەوە ینی بۆ ئێمە زۆر خەتەرە چونکە من خۆم بە کلدان دەیناسم من خۆم بە سریاندی دەیناسم ئەوژە خۆشم ئاسووری هیچ فەرقێکی تیانە هەمومانسی کلدانمان بەس لەویا کرد مەسەڵەن وتیان کلدانی وتی کلدانی وەکو ئەکسنت وتی هەمومان کۆکاتەوە تێئەگەین وتی تقریبا دیالێکتێکی کە پریستیجی زمانی فەرمی هەیە وایە من باسی زمان ناکەم ئێمەی کلدان حزبی ئێمەی کلدان یعنی تەنها کلدان دەگرێتەوەوە باشە ئێوە لە کارنامەی لیستەکەتانە داوای وەستاندنی گۆڕینی دیمۆگرافیەکەن لەکوێ ئەو گۆڕینە ئەکرێت و کێ ئەیکات بە دیاریکراوی مەبەستان چییە؟ بە دیاریکراوی لە سەهلنینەوە دەکرێتەوە بە دیاریکراوی لە سەهلنینەوە کێ ئەو تەغیری دیمۆگرافیاکە مەبەستە لەو حملەیەکە لە سەرەتا و لە دوای ئۆکتۆبەرەوە مەسەڵەن 19 ئۆکتۆبەرەوە کە هاتن بالفعل ئێستا ئێمە بەخۆتە زانی ئەوانەی کەوا کۆچیان کردبوو لەوێ هاتوونەوە لە منتیقی کوردستان لە کوردستان بوو لە هەرێم بوون هەمویان ئەوانە کە هاتنەوە ئەوێن دەرێ چوو مەسەلە پارە و شتی زۆریان هەیە ئەتوانین زەویزار بکردن لەو فەقیرانەی کەوا لەوێ ڕایان کردبوو زەویزاری زۆریان کردی حتا بۆ نمونەش مەسەڵەن کەنیسەیەکە لە تلسقف بالضبط مقابل ئەو مەکتەبێکی یعنی تۆ پێ دوایە زۆرێک لە مەسیحیەکان هاوڕای تۆن کە فعلەن هەنێ حزب هەیە بێدەنگن لە تەغیری دیمۆگرافی بێدەنگن لە عەزەتدانی مەسیحیەکان و خەریکی بەرژەوەندی شخصی خۆیانن ئێمە زەبت ئەمن ئەو یەکەم خاڵکە دەنێم گۆڕانکاری دەکەم ئەوەیە چونکە ئەو حزبەی کە خەڵکەکە لەگەڵ تا متەفقنەوە متەفقن یعنی ئەم چەپڵەیە هاوسۆزیە بۆ ڕاکەیتەوە بالضبط چونکە زۆر جار بە هەزاران جار ئەو شتەم نووسیوە ئێمە ئەبێ وابین ئەژینا نامینێنەوە لەو ئێوە داوای شتی تری شەکەن مەسەڵەن ئێوە لەو کەسانن کە داواکەن ئاڵای عێراق بە شێوەیەک بێ کە بێتە سمبوڵی هەموو نەتەوە پێکاتەکان لەوانەش نەتەوەی ئێوە پێتان وایە ئەم داوایە لەلایەن عەرەبەکانی عێراقەوە قابلی قبوڵەکرێ لایەنە عەرەبیەکان ئێمە ملەتێکی زۆر ئاشتەوایین کاکە ڕەنج بۆ دەخوێنمەوە مادەی 12 دەڵێ ينظم بقانون علم العراق وشعاره ونشيده الوطني بما يرمز إلى مكونات الشعب العراقي باشا سيري علمي العراق شو مكونات الشعب العراقي تداي من بقريتها كردش بقريتها شي تايا
ئەوە یەک دومیشان ئەگەر دیباژەی بگرە هێشتا ئەو ئاڵایە ئەو سمبڵە زاڵترەکە هەزاران کورد و پێکاتەکانی سەدان مەسیحی کوژران و کوژران لەژێر ئاڵای لەژێر ئەو ئاڵایە لە پارێزگایەکی وەکو دوهۆکە لە دوا ڕۆژی ژیانی بەعسیەکانە بەپەلە هاتن هەندێک لە مەسیحەکانیان کوشت لە ناو آخر منیشەوە دەڵێم جا ئەمە دەستور هەیە بەڵام پێشانم بدە شتێکەوە ڕەمز لە ئێمە بکەکەوە ئێمە نین زۆر باشە هەرچەندە لە دوای ڕاپەڕینەوە لە ئارێمی کوردستان خوێن و قوتابخانە خۆتەزانی بە زمانی سریانی هەن بەڵام لە عێراقا لەگەڵ ئەوەی کە بەپێی دەستور ئەبوایە چ بۆ کورد چ بۆ سریانی بە زمانی خۆیان بخوێن و بنووسن ئەو مادەیە سەبارەت بە زمانی کوردی و زمانەکانی تریشتاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە ئێوە ئەتانەوە بە چ شێوەیەک هەوڵ بدەن بۆ جێبەجێکردنی مادەی ژمارە چواری دەستور چواری دەستوری بەغا بەڵێ بەڵێ بۆ ئەوە حقوقانەت یعنی تەضمین کە بەڵێ من زۆر شت هەیە وتمکەوە زۆر شت هەیە کە ئەگەر چوم خزامەوە ناو پەرلەمانی بەغا بەڕاستی زۆر شت هەیە ئەبێ ئیشی لێ بکەن کاری لێ بکەین چونکە من وەک وتم پێویست ناکە بەس لەسەر کاغەز بێ ئەو شتانە ئەبێ تەنفیز بکرێ بۆمان باشە پێشتر 5 کورسیتان بووە دەورتان بۆ نەبوو هیچتان بۆ نەکرد بۆ ئەم شتانە لەبەر زۆر مەبەستم هەموویەتی هەمووی لە 2005ەوە تا ئێستا زۆر کەم شت کرایتەوە بۆ چونکە ئەوانایی ئەو 5 کەسانەی کە لەوێن یەک قەتعەن لەگەڵ یەکتری بە یەک دەنگ ئیشیان نەکردووە وەلایان لێ سەنراوەتەوە بۆ لایانی تر بزەوت بۆ زۆرینەکان تایبەتی بۆ زۆرینەی بەغا زۆرتر کێ وەلایی مەسیحیەکانی کڕیوە بەڕای ئێوە بەڕای من بەغایە بەڕاوی لەبور نەکەم مەبەستمەوە هەندێک یعنی ئەمە لە ناو سیاسیەکانە بەکاریەت نەک قسەی من بێ چونکە خۆتەزانی حتا بە هەنێ پەرلەمانتاری سونەکە سونەکان گلیان لێ بوو پێیانەوتن سونەت المالکی وایە ئێمەش هەمانە ئەو شێوە من ئەو شتەمان هەیە ئێستا مەسەڵەن ئەمن وتم ئێوە مەسیحی مالکی و مەسیحی عیبادیتان هەیە زۆرمان هەیە بزەوت نەفسی هەر هەمان شتە لای ئێمەش وایە چی واکە مەسیحی ببێ بە مەسیحی مالکی و مەسیحی عیبادی کورسیەکەیە دەسەڵاتەکەیە پارەکەیە ئێوە بڕۆنە ئێوە نابن قەتعەن وعدم داوە بەپێی تەعبیرەکەی تۆ چەند کورسیتان لێ کڕرا لە پێنجەکە ئەو جارە ئەوەی جاری پێش و خولی سێم خولی سێیەم و دووەم بەڕاستی زۆر بێدەنگ بوو ناتوانم بژم بەس دەتوانم پێ بڵێم تەواو بێدەنگ بوون چونکە بڕیارێک وەچی مادەی 26 کە لە دەستوری بەغا دەرچوو ئەسلەمەت القاسرین ینی مناڵ 5 ساڵ بێ 6 ساڵ بێ دەبێ بیکەم بە موسڵمان باشە من لەوێ دانیشتم چۆن ئەو شتە قبولی بکەم ئەوەی وەزیر بوو تەوقیع کردبوو لەسەر ئەو بڕیارە ئەوانش قسان نەدەکرد ناکەوێت تەوقیع کردووە لەسەرەوە ئێستا لە لیستی مالکیە من بەڕاستی ینی ئەوێ حقایقە من حقایق قسە دەکەم یعنی لە بێدەنگیش دەرچووە بووە بەپشتی زۆر باشە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامە وەکو خۆت وتت مەسیحەکان لە شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق یا دەرکران یا ناچار کران خۆتەزانی زۆریشان لێ شەهید کرا ئێوە چه پرۆژەیەکتان هەیە بۆ ڕاگررتنی ئەم شتە کە لە بەغدا ڕابگیرێ وەکو هەر بەغدا نا لە زۆر شوێنی مەسیحەکان دەرکران هاتنە کوردستان چوونە ئەوروپا ناچار کران شوێنی خۆیان بەجێ بێڵن یعنی جگە لە داعش بە جۆری تریش عەزێتە عێراق آخر ئەزانی ئەوە مەسەلەیەکی زۆر گەورەیە کۆچکردنی ملەتی ئێمە بەڕاستی ئەتوانێ ئینسان بڵێکەوە هیچ بەشەرێک نییە لەو کوردستانە یا لەو عێراق وڵات ماڵێکی هەبێ کۆچ بک بەجێ بێتەوە ئەگەبێ ئەجینا ئەگەر شتێک نەبێ قەت ناڕوە بەڵام هیچەکەن بۆ ڕاگررتنی ئەمە ئاخرەوە دەبێت بەتاوی نەژادی بۆ دەرکردنی مەسیحیەکان چی ئەکەن بۆ ڕێگرتن لەمە ئەخ من ئەوە دەویست باسی بزەوت ئەو دوشتانەکە یەک کە دەڵێم گۆڕانکاری مەساگەر چوومە ناو پەڕوان سێ 4 کورسیمان هەبێ حتا یەکەکەیکەوە لەگەڵ نووری مالکی بێ لەگەڵ شیعە بێ لەگەڵ کێ بێ ئەتوانی ڕای بگرین چونکە قانونەوە 4 بە یەک ئێمە زاڵتر بەچیا بزانین مەسەڵەن بۆ نمونە دەنگدەرانی مەسیحی سبەینە تۆش نابینن خۆت بە هەندێک لە 5 کورسەکەی بەغاڵی بوون بە مەسیحی مالکی و مەسیحی عەبادی وەکو سونەی مالکی
زەمان چییە تۆش نابی بە مەسیحی عەبادی و مالیکی قسەیەکە هەیە بۆیان چ بەڵێنێکیان پێدە ئەگەر نەژڵم چ سوێنێکیان بۆ ئەوە یەک دەتوانم زۆر نەک هەر بەڵێن بەڵگەم داوە من نووسرم کتێبم هەیە ئەوە 40 ساڵ ئەنووسم و خۆم پابندم بە وشانێکە خۆم دەینووسم بۆ داهاتوویەکی باشتر بۆ ملەتی کلدانی سریانی ئاسوود هەموو وەختێکش کاندیدت بینیوە مەسەلەن درۆ لەگەڵ خەڵک بکا بەڵێن بدا و دوای جێبەجێ نەکا 90% دروی لەگەڵ خەڵک دەکەن تۆ لەوانە نابی انشاءالله انشاءالله قەتعەن لەوانە من ئالای ئەوە وەرگرتووە گۆڕانکاری 100% دەبێ بیکەم ئەوەی بغزێتە ناو پەرلەمان دەبێت نمایندەی ئەو ملەتە بێ بە تایبەتی ملەتی کلدانی سریانی بۆ چونکە کاکڕان تا 2003 ئێمە 2 ملیۆن و زیاتر بوو لە عێراق خۆت بە نوێنەری هەموو گەلی کوردستان نەزانی بە مەسیحی کورد کلدان ئاشوری هەموو پێک چونکە یەک شت هەیە من ئینسانە بێ باش بزانێ نە کورد ئەتوانێ دیموکراسیت بە من بدا نە عەرەب دەتوانێت دیموکراسیت بە مندا ئەگەر دیموکراسیت لە کوردستان و لە عێراق نەبێ باشە کەمکردنەوەی بودجێ هەرێمی کوردستان کاریگەری خراپی لە ژیانی هەموو گەلی کوردستان کرد و دەشی کات بەڵێ لەوانەش گەلی ئاشوری کلدانی ئێوە تەنسیق و هاوکاری لەگەڵ فراکسیۆنە کوردستانیەکانەکەن لەو بارەوە لە پەرلەمانی عێراقا سەبت چونکە ئێمەش وەک ئەوان پەکمان کەوتووە هیچمان بۆ نەماوە ئێمەش هەر لەو کوردستانە دەژین کە ڕاتبی فەرماندەیەکی کورد نادرێ ڕاتبی منیش نادرێ وەکو مەسیحیەک کە سەرۆکی لیستی نەسر هات بۆ هەولێر و سلێمانی هەستت چی بوو؟ گوێم لە قسەکانی نەبووە گوێت لێ نەبوو یان نەتوێست گوێت لێ بێ نەمویست گوێم لێ بێ بەڕاستی ناوەڵڵا چونکە زۆر لەو ڕۆژانە بێ باش بزانین لەو ڕۆژانە زۆر بەڵێن بە خەڵک دەدرێ زۆر قسەی گەورە دەکرێ بەڵام لە 1990 تەنفیز ناکرێت پێت ناخۆش بوو لیستی نەسر لێرە بانگەشەی کرد وڵی پێم ناخۆش وەزانی بۆ پێم ناخۆش بوو چونکە سەرۆکی لیستی نەسر ئەو شتانەی کرد 19 ئۆکتۆبەر لە کوردستان ئەو جا هاتووە دەێ پێکەوە ژیان و نازانم چی و ئەو قسانە لە سلێمانی و لە شوێنەکانی تر باز دەکەەوە لای من مجرد بەڵێنە هیچی تر باشە لەو باوەڕۆدان لیستەکەتان لە هەولێر و کەرکووک و نینەوە و شارەکانی دیکەدا بە گشتی چەند کورسی بێنن بەس ژمارەیەکم پێ بڵێ چمە لای ئەوان خۆی باش بزانمەوە بەڵێ بەڵێ قسەکەت کەس لە نینەوە کەس قسەی هەیە لە نینەوە یەک نمایندەمان هەیە لە دهۆکێک لە کەرکووکێک لە هەولێرێک ئێوە چەند دەبن لیستەکەی ئێمە ممشیدە دوودانە یان یەکیان دوو ئەوانەی بەغدا ئەوانەی بەغداش بە قەناعەتم کورسیەکەی بەغا دەبن دەیبنەوە ئەزانی بۆ چونکە ئەوان زۆر ڕەخنەت لێیان هەیە ئەڵەی ئەوانە نوێنەری مەسیحیەکان نین چی واکە ئەو کورسیە بەرنەوە ئەخر مەجالت نەدا پێت بڵێم ئەوان بە دەنگی ئێمە دەرناکەون بەتاتەن بەس بە دەنگی شیعە دەرەچن چونکە یەک شت ئەبێ باش بزانین عەرەبێک یان کوردێک بغزێتە ناو پەرلەمانی بەغا 6 تا 7 هەزار دەنگی پێویستە ئێمە 5-6 هەزار دەنگی پێویستە زۆر باشەوە کۆتا فەرموو سپاس پێشەچی یەک پرسیار مامۆستای بەڕێز چونکە کۆتایی پرۆگرامەکەیە داوای سەرکەوتن بۆ مامۆستاوەشانە دەخوازم چونکە بەڕاستی شایستەی ئەوەیە بگاتە پەرلەمان پرسیارەکەم ئەوە بوو کە 5 کورسی بۆ کۆتای گەلی کلدانی سریانی ئاشوری مەسیحیەکان بەڕای من زۆر کەمە پرۆژەی لیستی ئێوە مامۆستاوەشانە بۆ زیادکردنی کورسی کۆتایی نیشتیمانی بەڵێ چییە چونکە وەکو دەزانین مەسەڵەن پارێزگای سلێمانی کۆتای ئەنجومەنی پارێزگای هەیە بەسی ئەنجومەنی ناوەندی پەرلەمانی نییە بەسرا شەروەها ئەوانش داوای دەکەن سلێمانی و بەسرا کە کورسی کۆتایان هەبی لە پەرلەمانی عێراق کەسی تر پرسیاریە پرسیارتان نییە پرسیاری هەیە وا بزانم فەرموو مامۆستا پرسیارەکەت بەڵێ عیبی نییە مامۆستا پرسیارەکەت بەڵێ سوپاس کاکەرانت سەرچاوم مامۆستا پرسیارم لۆ کاکە ئۆشانەیە ئێوە 5 کاندیدن 5 کورسیتان ئەبی
لە بەغدا بە خۆیان 325 ئەگەر بە پرەنسیپی کەمینە و زۆرینە بی لەوانەیە سەتایەکی ئەو بەرنمەیەی کە لە لیستی 115 هاتیە نەتوانن جێبەجێ بکەن. ئایا ئێوە فکرتان لە چێ میکانیزمێکی تر نەکردووە بۆ ئەوەی هەندێک لە بەرنمەیە جێبەجێ بکەین؟ بۆ نمونە هانەبردنە بەر دادگای ئیتیحادی و یاخود زۆر شتی تر. سپاس بەخێر بێ مامەساگیان فەرموو. من وەک لە لیستی 115 ژمارە 5 ئەتوانم تەواوی بە مامەسا جەرجیز بڵێم تەواوە ئێمە 5 کورسی بۆ ئێمە زۆر کەمە، بۆ ئێمە کەمە، بۆ کورد و عەرەبیش هەردوو زۆرینەکانیش کەمە. بۆ چونکە ئەگەر ئێمە زیاد بین لە پەرلەمان ئێمە ئەگەر ئاشتەوایی نەبی ژیانمان نییە لەو کوردستانە لەو عێراقا. بۆ دیموکراسیت لە کوردستانیش لە عێراقیش زۆر پێویستە ئێمە دەنگمان بەرز. مەسیحەکانی دەرەوە مافی دەنگدانیان هەیە وەنیە؟ بەڵێ لە ئەوروپا و ئاوارەکان و ئەوانە. دەباشە من تەوقێک لەگەڵاکەم بەڵام چی ئەڵەی بەوانەی لە دەرەوەی وڵاتن لە کۆتایی بەرنامەکە؟ زۆر سپاس دەکەم. من بەوان دەڵێم کەوا ئەوە ئەگەر خۆت بۆ کامێراکە قسەیان بۆ بکەیت چیان پێڵی؟ ئەمن پێیان دەڵێم بە تەواوی پێیان دەڵێم ئەوە تقریبان 30 تا 40 ساڵ فێلتان لێ کراوە. ئێستا ئەوانەی کەوا بەستراون بە مافی خۆیان بە بەرژەوەندی ملەتی خۆیان و دەیانەوێت ئەو کورسیانە کە بیبێنەوە لە پەرلەمانی کوردستان شتێکی باشتر بۆ داهاتووی ئەم میلەتە بکەن یەک کریزی بکەن بەڕاستی ئەبێ دەنگ بە ئێمە بدەن نەک بەوانەیە کە تا ئێستا ئێوەیان هەڵخاتاندووە. زۆر سوپاسیتان. یاخوا بەخێر بێ سەرچاو ئێوەش بەخێر بن. سەرچاوەکانم سوپاس بۆ ئامادەبوونتان بەخێر بن بۆ ڕوودا و کاتێکی خۆش بە هیوای سەرکەوتن.